ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. برا خۆشەویستەکانە مسلمانە بەڕێزەکان، مانگی ڕەمەزان هات، مانگی خێر و بەرەکەت، مانگێک کە خوای تەعالا ڕۆژووی تیا فەرز کردووە، مانگێک کە خوای تەعالا تەراویح و شەو نوێژی کردووەتە نسیب زۆربەی مسلمانان، مانگێکە کە کردەوەکانی ئینسانی تایە چەند قات ئەبێتەوە، مانگێکە خەیر و بەرەکەت ئەڕژێ بەسەر هەموو ئومەتی ئیسلامە، مانگێک کە خوای تەعالا قورئانی پیرۆزی تایبەتی کردووە لە بەینی هەموو مانگەکانە، ئەو مانگەی هەڵبژاردووە کە قورئانی پیرۆزی تیادا بەزاندووە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە خوای تەعالا قورئانی تیاتا بەزاند. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس، هدايت بێ، ڕێپیشاندان بێ بۆ هەموو خەڵکی، وبينات من الهدى والفرقان، تایە حەق و ناحەق لە یەک جیا ئەکرێتەوە، تایە ئیماندار و بێ ئیمان لە یەک جیا ئەکرێنەوە. مانگێک کە برا بەڕێزەکانم پڕە لە خێر و بەرەکەت، پڕە لە چاکە، پڕە لە ئیحسان، شەیطانەکان ئەبەسرێنەوە، مانگێکە وەکو مرکزێکی تەدریب، وەکو بنکەیەکی ڕاهێنان وایە کە خوای تەعالا لە 12 مانگە مانگێک شەیطان ئەبەسێتەوە، تاوەکو خەڵکی هیچ عوزرێکیان نەمێنێ، تاوەکو خەڵکی ڕابێن لەسەر تاعەت و لەسەر عیبادەت بۆ ئەوەی بتوانن 11 مانگەکەی تریش سەرکەوتوو بن بەسەر شەیطانە. پێویستە ئینسانی مسلمان کەم تەرخەمی نەکا لەم مانگە، خۆی 30 ڕۆژە، هەر ڕۆژێکیشی 24 سەعاتە و تۆ نیوەی تەقریبەن بەخەو ئەبەیتە سەر. زۆر فرسەتە ئەم مانگە لە دەستی خۆت نەدەی، مانگێکە کە کردەوەکان چەند قات ئەبێتەوە تایە. حەقا ئینسانی مسلمان بە ئەو پەڕی گەرم و گوڕیەوە بچێتە پیرێوە. خوا نەخواست کەم تەرخەمی نەکا و خەریکی لەهو و گاڵتەکردن و گەمەکردن و کات کوشتن بە هەندێک شتێک، بە هەندێک شت کە حەق وایە ئینسانی مسلمان لەم مانگە پشتگوێی بخا، هیچ نەبێ خۆت ڕابێنە لەم مانگە پشتگوێی بخا، وەکو چۆن لەم مانگە کە تۆ ڕاهاتووی لەسەر خوارد، لەسەر جگەرە کێشان، بەڵام لەبەر خاتری خوای پەروەردگار ئەم مانگە وازی لە ئەهێنی، ئەزانی ئەوە حرامێکە لە حرامەکان وازی لە ئەهێنی، خۆت ڕائەهێنی پێشووتر لەو 12 سەعاتە و لەو 14 سەعاتەی ڕۆژە تۆ چەند پاکەتێکت ئەکێشە، بەڵام ئێستا لەبەر خاتری خوا وازی لە ئەهێنی. چەند گرنگە بتوانی ئەو ڕاهێنانە خەڵکێکی زۆر بەهۆی ڕەمەزان وازی لە جگەرە کێشان هێنا. هەروەها حەقە لە مانگی ڕەمەزانیشە بە هەمان شێوە واز لە هەندێک کاری خراپ بێنی کە خۆت ئەزانی خراپە، وەکو نەرگیلە کێشان کە لە جگەرە زۆر حرامترە، وەکو سەردانی ئەم کافیتریا و ئەو شوێنانەی کە شوێنی کاتکوشتنە، شوێنی ئینسانی مسلمان و گەنجی ملتەزم نییە کە ڕوون کاتە مزگەوت و دوای مزگەوت بڕا بە ئەو شوێنانە. کاتی خۆتان زۆر مەکوژن بە تەماشاکردنی ئەم هەواڵەکە لە دوای ئەو هەواڵەکە، لە دوای ئەو هەواڵەکە شەوەیەکی زۆر کاتان ئەڕوا بە دوای
هەواڵەکانی تەلەڤیزیۆنە بەم پیاوە بەتەمەنەکان زیاتر گەنجەکانیش کات کوشتن بەم یاریەکە و دوای ئەو یاریەکە ئەم تەواوە بێ ئەو تەواوە بێ لە ڕاستی حەیفە ئینسانی مسلمان هیچ نەبێ مانگی ڕەمەزان کە مانگی ڕاهێنانە نابێ ئینسانی مسلمان تایە خەریکی بڕێشت بێ ئەبێ ئەو مانگە قەرار بدا بەینی خۆی و خوا ئەو مانگە زیندوو کاتەوە بە عیبادەت بە تاعەت بە شەو نوێژی بە زکرکردن بە قورئان خوێندن بە کاری چاکە بە سەردانی خزم و خوێش یعنی ئەو کارانەی کە خێری تایە بۆ ئینسان و دووری خاتۆ لە خراپە جا هەر لەبەر ئەوە چەند خاڵێک بگرنە گوێ بۆ مانگی ڕەمەزان هیچ نەبێ ئەمانە هەوڵ دەین تەطبیق بکەین و جێبەجێ بکەین یەکەمیان هەوڵ بدەین هەر لە ئێستەوە هەر لە ئەمڕۆوە کە سبەی ڕەمەزانە هەر لە ئەمڕۆوە نیەت هەندێ نیەت بێنی لە لای خۆمانەوە پێغەمبەری خۆشەوی صلى الله عليه وسلم أفرمي لحديث صحيحة كإمام مسلم أي جريته إذا تحدث عبدي بأن يعمل حسنة فأنا أكتبها له حسنة أجر إنسان حرب ضل شهاد وتي من أم سبي أو أماكم نيت هر نيتك تشينا خوي تعالى بوتي نسيبة شاكا بس نيتك الراستقينة بحر لإسوا هندي نيت هي بينين للا يخو معنوا يكم نيتي توبة كردنك راستقينة بينين لحمو أو جناحانيك كردومان بحر لإسوا قرار بدين كإما توبة أكين أو جناحانيك بيشوتر كردومان وازي لإهينين كاتي خومن بو جناحانه جارێکی تر سرف ناکەین قرار بدەین ئەم مانگی ڕەمەزانە تەوبەیەکی ڕاستەقینە بکەین پێشەوەی بڕۆینە نایەوە دووهەم لەگەڵ دەستپێکردنی ڕەمەزانە هەوڵ بدەین عەمەلی ساڵح و کاری چاکە زیاد بکەین وەکو ئێستا بەرنامەیەکماندانا ئەگەر بتوانین جێبەجێ بکەین سێم بتوانین ئەخلاقمان بگۆڕین لە مانگی ڕەمەزانە براینە مانگی ڕەمەزان تەنها ئەوە نییە تۆ بە ڕۆژووبی مەسەلەن یعنی خۆت بگری تۆ لە خواردن و خواردنەوە یعنی ئەوە بەشێکە لەوەی کەوا یعنی وەکو بڵێ لە مانگی ڕەمەزانە خۆت ڕائەهێنی سەبرەگری لەسەر خواردن و خواردنەوە یا سەبرەگری لەسەر شەهوەت جێبەجێکردن لەگەڵ هاوسەرەکەتە ئەمە تەنها بەشێکە بەڵام خۆی مانگی ڕەمەزان خۆگرتنەوەیە لە ئەخلاقە خراپەکان لە قسە خراپەکان هەر کەسێ پیغمبر فرمی صلی الله علیه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه هر کسی واز لقصي خرابه و خرابكاري نهينه واز لكاري خرابه و خرابكاري نهينه يعني تو تشيت كردوه لحرام لقصي خراب لكاري خراب لدواي لكاتي رمضان شا لبيش رمضان تشيت كردوه لكارتي رمضان شا بيكي خواي قورا بيويسي بتونية للراسية خود تينو بكي تو خود برسي بكي يعني معناه وايا ما بس لبرسيتيك و تينيتيك خو راهنانا لسروي اخلاق تيش بقوري نيتي ختمي قرآن بينا حر لا يسو نيت بينا كقرآن ختم بكي يعني اما انقى باب ريار بدين قرآني تيا ختم بكي اگر بلي ناتوانم والله اتواني بلي خينواري مني والله مجال احبونا خينوارا كانش هي جوي لي بقرا لموبايلك تابي خرسري وجوي لي بقرا ختمه قرار بدا لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە گشت ڕۆژێ گوێ لە یەک جزء قورئان بگری یەک جزء قورئان بخوێنیتەوە لای کەمەکەی ڕۆژانە یعنی هەرسی جزمەکە تەواوەکەی لەگەڵ تەواوبوونی مانگی ڕەمەزانە قرار بدا ئەم مانگە تۆیش وەکو هەموو ئەو بانخوازانەی کە هەن لە عالەمی ئیسلامیە تۆیش بانخواز بە ئەم مانگە بۆ خوای تەعالە یعنی خەڵک بانکە بۆ دینەکەی خوا استغلالي أما انقبك لدائركتا لمكتبكتا لسر إيشكت لدكانكتا لبازاركتا استغلالي بك خلق بانك بولاي خوا خلق بانك بولاي دينك إخوا براينا أم دينة تنهاهي ملاو بان خوازكان نية هي بيغمران وصحابكان نية أم دينة هي توية هي همو مسلمانانا خواي تعالى كاتت داواءك خلق بانك بولاي خوا داوا لملاوة ياناك داوا لە هەموومانەکە هەموومان بانخوازین چی ئەزانی لەو ئیسلامە بیگەینە خەڵق ئەگەر پێشووتر گوێی لێ نەگرتووی لە مانگی ڕەمەزانە گوێت لێگرێ بەڵام با ئوسلوبت جوان بێ با ڕەوشت جوان بێ با ئەخلاقت جوان بێ با نەرمونیان بی لە قسەکانتە ڕەمەزان بکە بە فرسەتیە بۆ بانگکردنی خەڵکی بۆ لای دینەکەی خوا
شەیتانەکان بەسراونەتەوە ئەویش دڵی نەرم بووە ئەویش ئەتوانێ زاڵ ببێ دەیهانی بدە تەشجیعی بکە نوێژ ناکا با لە ڕەمەزان و دەستی پێ بکە ڕۆژووی نەکردووە چەند ساڵە با لە ڕەمەزان و دەستی پێ بکە هانی بدە قسەی خێری بۆ بکە قسەی چاکی بۆ بکە زۆر فرسەتە لە مانگی ڕەمەزانە ئێمە ئەو نیەتە بێنین هەروەها بەرنامەیەکیش دابنین بۆ خۆمان و بۆ عایلە و خێزانەکانمان یەک هەموو ڕۆژێک قەرارە بدە گوێ لە وتارێک بگرە هەموو ڕۆژێک چۆن قەرارەتدا جوزئێ قورئان بخوێنی قەرار بدە ڕۆژی گوێ لە وتارێ بگرە ئیتر ئەگەر بۆت کرا لە وتاری عەسرا دابنشە هەنێ مزگەوت لە دوای عیشاش وتار ئەدەن تیایە دابنشە ئەگەر نەکرا لە تەلەڤیزۆن گوێی لێ بگرە ئەگەر نەکرا لە مۆبایلەکەت گوێی لێ بگرە یعنی بڕیار بدە ڕۆژی ئیلا وتارێ ببیسی تیایە قسە مەکە بەس گوێ بگرە بەس گوێ بگرە و قسە مەکە هەوڵ بدە خۆت مەشغوڵ بە شتێکی ترۆ مەکە ئیلا بەوە نەبێ دووهەم هەوڵ بدە لە مزگەوتە ئەکرێ هەر طبعا تۆ لە ماوەی 14-15 سەعاتە و لەوانەیە زیاتریش هەر مەجالێکە بێ لە مزگەوتە نیو سەعات دانشی هەوڵ بدە ئەو نیو سەعاتە لەگەڵ کۆمەڵێ مسلمانە دانشە تۆزێ قورئان بخوێنە زکرێ بکە قسەی خێر بکە لەگەڵ کۆمەڵێکە 4-5 کەسێ حتا ئەگەر نەبوو لەگەڵ یەک نەفەرا دانشە نەسیحەت و ئامۆژگاری یەکتری بکەن بەس باسی دنیا مەکە باسی فەریقی فلان لە فەریقی فلانی بردو ئەوە ئیتر لە ڕەمەزانت زەر بێبێرە بانیە باسی فلان شت لە بازار گران بوو فران شت هەرزان بوو زەر بێبێرە سەریە باسی شتی دنیایی مەکە ئیلا قیامەتی نەبێ لە مزگەوتە ئەو قەرارە بدە لە لای خۆتەوە مەبلەغێ لە مەسروف مەبلەغێکی مانگانە ئەگەر تۆ مۆزەفی لە ڕاتبەکەت ئەگەر مۆزەف نیت و دوکانداری و بازرگانی و هەر ئیشێکی ترت هەیە مەبلەغێک دانە لە 110 لە قازانجی ئەم مانگت لە ڕاتبەکەی ئەم مانگت لە 105 هەر ئەبێ ئەگەر بەڵام ئەتوانین هەمومان لە 110 کردم داینە سیارەکەت فیت پەمپەکەی خراپ بوو کردم داینە کارەبا مانگە زیاتر هاتە سەرت یعنی حاڵەتێ مناڵێکت نەخۆش کەوت و بردە عیادە یعنی داینە دە لە 100 معاشەکەت ئەگەر ملیۆنێکت هەیە 100,000 ئەگەر 500 هەیە 50,000 یعنی مقدارێک لە پارەکەت لە ماڕاتبەکەت دانە بۆ یەکێ لەم شتانەی کە عەرز دەکەم حەقە ئێمە وەکو مسلمان حەق ئەم شتانەمان هەبێ یەک خواردنی سائیم داینە بۆ ئیفتار سائیم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ ڕۆژوانێک نان بدا ئەجری ڕۆژۆکە ئەوی دەسەکەوێ بەبێ ئەوەی ئەویش لە ئەجرەکەی کەم ببێتەوە یعنی ئەگەر تۆ ڕۆژوانێ تێر بکەی ئێوارەف نانی بدەی خێری ئەوت دەسەکەوێ ئەو چەنە خێری دەستکەوتە توش ئەوە نەخێرت دەسەکەوێ دووهەم کڕینی کەلوپەل و خواردن و ئەوانە و تەوزیعکردنی بەسەر فەقیر و هەژارە بەسەر ماڵە فەقیرەکانە یعنی با تۆ لەگەڵ چەند برادەرێکە لیژنەیەک پێک بێنی لیژنەیەک پێک بێنن 3-4 نەفەر پارە کۆ بکەنەوە هی خۆتان و هی ماڵ و مناڵ و خزمەکانتان کۆی بکەنەوە بیدەن بە کەلوپەلی جەشن بۆ ماڵە فەقیرەکان بیدەن بە خواردنی ڕەمەزان بۆ ماڵە فەقیرەکان ئەمە زۆر زەرورە و هەندێ مسلمان لە کاتی خۆیان من بیرم دێ لە کفری بووین یعنی علاقەیەکیان لە ڕەمەزانە یەک علاقە خواردنیان ئیتر ئەنواع و ئەشکاڵی تیابوو فاسوولەی تیابوو نۆکی تیابوو برنجی تیابوو یعنی علاقەیەکی 10 کیلۆ 15 کیلۆیان ترتیب کردبوو نزیکەی 40-50 علاقە و هەرچی ماڵە فەقیرەکانی ئەو گەڕەکە بوو یەکی علاقەیەکمانە خسە دەرگای ماڵە نەماندا لە دەرگاکە و جێمانەیەڵا ئەنی ئەگەر ئەمە لەبەر خاتری خوا چەند نەفەرێ بەم کارە هەڵسن کارێکی زۆر مبارەکە و حەقیشە بیکەین چونکە هەنێ ماڵی فەقیرێ لە ڕووی نایە بێ داوا لە تۆ بکە لە ڕووی نایە بڵێ زەکاتەکەم بیتێ سەرفترەکەم بیتێ و ماڵێ فەقیریشە تۆ زۆر جار غافڵت کردەوە پشت گوێت خستووە